برا پێشمەرگەکان زۆر بە ڕێکوپێکی بە سینگەکی فراوان زۆر بە دڵخۆشی هەر لە دوای کردنەوەی بنکەکە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەبێ ئەوە هیچ فشارێکیان لەسەری دەنگی خۆیاندا باکەت دەنگدانەکە زۆر ینی بە شێوەیەکی ڕێکوپێک هەست پێ دەکەم زۆر بە ئارامی بەڕێوە دەچێت و هەروها برا پێشمەرگەکان ینی هەست بەوەی دەکەم کە زۆر بە دڵخۆشی هاتیینە لە ئەو دەنگدانەی وەک بەرپرسی یەکێ لە وێزیەکانی بنکەکان تایبەتیەکانی دەنگدان کە دەنگدان تایبەت سیاکرێ بەشداریم کرد کە لە سەعات 8 ئێمە وێزەکەمان کردەوە و دەنگدان دەست پێ کرد لەخوا بەزای تا ئێستا هیچ گرفتێکمان بۆ دروست نەبووە هیچ مەشاکلێک نەبووە. گرفتی ئەمە هەوێمان پێەیە هەوێ پێشمەرگەهاتیمان پێەیە کاتی زانیاریمان پێەیە کەچی لە کۆمیسیۆن دەڵە دەبێ جنسی عێراقیشتان پێوێ ئێستا کێشەیمە لەسەر جنسێکی جنسێمان نهێنەوە ڕێگەمان پێ نادە. هەتاکو ئێستا پرۆسەکە زۆر بە جوانی بە ڕێکوپیەکە چوەتە ڕێوە و داوا لە کەندیدەکانی پەرلەمانی کوردستانەکەین هەوڵێکمان بۆ بدەن و چاکسازی لە کەسوکاری ئەنفال و شەهیدەکان بکەن. ئێمە لە بەیانیواتین بڵێن فەوجی خۆمانوانە پیانوتن بەرگری و فریاکەوتن لە پێشا دەنگەیە دوایی شوینەکانیکە بە شێوازێکی جوان ڕێکیاخست بوو پرۆسەکە بە باشی بەڕێچوو. ئەمڕۆ دیارە دەنگدانی تایبەتە و دەنگدانی تایبەت لە کاتی خۆی لە سەعات 8 بەیانی بنکەی هەڵەبجە کراوەتەوە کە لە قوتابخانەی برهانە و ئەو هێزانی کە بۆیان هەیە دەنگ بدەن دیارە هاتوون لە سەرەتاوە یەکەم دەنگیش خۆشبەختانانی لە هەڵەبجە دراوە یەکەم دەنگدان لە کەس کە دەنگی داوە لە هەڵەبجە بووە و دیارە پرۆسەکە تا ئێستا بە شێوەیەکی باش بەڕێوە ئەچێت لە ڕووی تەنزیمەوە تۆزە کێشە هەیە وەک چارەسەرکردنی مەسەلەی دەرگاکانی هاتنە ژوورەوە و چوونە دەرەوە کە ئەوە شوا خەریکی چارەسەرکردنین. امتاتین دنگ خوب دین و کو به اشکالات و به همه اول مال جی بین دنگ خوب دن و آزادانه اول ارکاجی به گمان کمیسیون آمد تشتگی تقصیری نکریه بنگهت بول جی ارکی داناینو شنت ارکی داجی بچنه دنگ خوب بدن و بهنه و آزادانه. هر پێشمەرگێکی بێت ئازاد دەنگی خودەتە کیش داینی هەمی پێشمەرگەژی تاتین بۆ ئازادانە گیانێکی بەرفرەهی دەنگی خۆیدە و بێکێشە بێگرفت ئەوێت نەهاتن ژیلن کە دەوامێدا بێن ئەس حەزکەم هەمی بێن دەنگێت خۆ بدەن و بێفەرق و جدا یعنی کەیفە خۆیە ئازادە.